مامۆستاکانمان زۆر دڵسۆز و باشن الحەمدولillah. من بۆچی لەو خولەم بەشدار کردووە چکە براشم ئەلێرە بووە زانیومە کە ئەم خولە باشە. سودێکی زۆرم لێ دیتەوە بەڕاستی زۆر دڵخۆشم کە هاتم بۆ ئەو ڕێکخراوە مامۆستاکان زۆر باشە هاوڕێی زۆرم پەیدا کردووە لەو قوتابخانە. بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم کە مامۆستاکان باش دەرسمان زۆر بە جوانی بۆ شەرع دەکات قوتابیەکانیشمان زۆر باش و هاوڕێی باشیشم هەیە و قوتابخانەکەم زۆر بەدڵە. ئەوکەناوەندی هەولێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیارە بۆ ساڵی 14هەمینە هەڵدەستین بەکردنەوەی خولینەوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە ساڵ بە ساڵ خولەکە زیاتر بەرەو پێش دەچی و تەڵەبەی زیاتر بەشدار دەبن. دیارە لەو ساڵ وەمان باشزانی هەم یعنی دەوامی کوڕە-کچەکان جوداکەینەوە لەبەر زۆری قوتابیەکان تقریبا هەر لە کوڕ و کچ تقریبا 150 قوتابی کوڕ و کچ بەشدارن لە خولەکەمان لە هەر یەکێکیان سێ پۆلی جیاوازە و ئەو دەرسانی لە خولەکەمان دەخوێندرێن بیر و باوەڕی ئیسلامیە، قورئانی پیرۆزە، ژیاننامەی پێغەمبەرانە لەگەڵ ئاداب و ئاکاری ئیسلامی.